مامۆستا و فەرمانبەرانی سلێمانی دوای بێئومێدبوونیان لە گوێبزبوون لە داواکاریەکانیان بڕیاریاندا خۆپیشاندانەکان بگوازنەوە بۆ پایتەخت و لە هەولێرەوە ناڕەزایەتیەکانیان چڕتر بکەنەوە. ئەندامێکی ئەنجومەنی مامۆسانی پێشەنگ دەڵێ لە سەرەتای مانگرتنیانەوە هەماهەنگیمان لەگەڵ ئەو مانگرتوانە هەبووە کە بە شێوەیەکی مەدەنی داوای مافەکانی خۆیان دەکەن. مامۆسایانی مانگرتو و ئێمەش بە هەمان شێوە لە هەولێر ئەمانەوێ بە شێوەیەکی هێمنانە بە شێوەیەکی هادی و سلمیانە داوای مافی ڕەوای مامۆسایان و فەرمانبەران بکەین کە ئیتر کاتێەوە هاتووە مامۆسایان موچەکانیان شایستە داراییەکانیان و ڕێز و حرمەتی مامۆستا و شکۆی مامۆستا جارێشکە بگەڕێتەوە بۆ ناوەندەکانی خوێندن چیتر بێڕێزی بەرامبەر بە مامۆستا نەکرێتن. ئەو تەڵەبیاتن و ئەو داوایانەیە کە ئێمە باسیەکەین و مامۆسایانی مانگرتووی سلێمانیش باسی لێوە ئەکەن خۆی لەم سێ خاڵ ئەبینێتەوە. بڕیارە سبەی ڕۆژی یەکشەممە لە بەردەم ئۆفیسی نەتەوەی گرتوەکان لە شاری هەولێر گردبوونەوەی ناڕزایەتی بەڕێوە بچێت. مامۆسانی هەولێریش دەڵێن لە پێشوازی مامۆسانی ناڕازیدا دەبین بەو پێی کێشەی موچە کێشەی مامۆستایانە نەک تەنها هیچ شار و ناوچەیەکی دیاری کراو. ئەمە هەموو بەڕاستی ئێوانە بابەتێکن ئێمە بەردەوام بە دوایدا دەچین و ئێمە هیچ کاتێک ساردی تێدا ناکەین و لە مافەکانی خۆشمان بەڕاستی خۆش نابین هەمیشە داوای دەکەین بە چالاکی مەدەنی و بە ڕێگای مەدەنیەوە و لە سەرەتای ئەو مانگرتنانی سلێمانیش ئێمە بەڕاستی پژگیری خۆمان بۆ مامۆستایانی سلێمانی دەربڕی و ئێمە بە شتێکی باشی دەزانین و بە چالێکێکی مەدەنی دەزانین بۆ ئەوی داوای مافەکانی خۆمان بکەین و بەیانی ڕۆژی یەکشەمە ئێمە وەکو مامۆستایانی ناڕازی لە شاری هەولێر لە پێشوازی مامۆستایاندا دەبین لە پێشوازی مامۆستایانی سلێمانیدا دەبین و هەولێر بەڕاستی شارێکی لە ڕووی سیاسی و کاریگەری خۆی هەیە و بڕیارەکان لێرە یەکلا دەبنەوە. پەیام هەوڵیدا پەیوەندی بە پارێزگاری هەولێر و قایمقامێتەوە بکات ئاخۆ ڕێکار و میکانیزمی یەکە ئیداریەکان چۆن دەبێت لەگەڵ ئەو خۆپیشاندانەی بڕیارە سبەی یەکشەممە مامۆستایان لە بەردەم ئۆفیسی هەولێری نەتەوەی گرتوەکان ئەنجامی بدەن بەڵام پەیوەندیەکەیان بەردەست نەبوو. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.